لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا زۆرترین شاندی حکوومەتی هەرێم بەرەو بەغدا بەڕێکەوتوون، بەڵام تاکو ئێستا هیچ دەرئەنجامێکی دڵخۆشکەریان پێ نەبووە. گەرچی جێگری سەرۆکی حکوومەتیش لە ڕابردوودا وتی لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێککەوتوین، بەڵام بەهۆی چوونی ئەو هەموو شاندە بۆ بەغدا گومان لە ڕاستی و دروستی هەر قسەیەک دەکرێت لەبارەی ڕێککەوتنەوە بوترێت. ئەو شاندانەکە ئەوەندە دەستنە بەغدا و دێنەوە بەڕاستی هیچ متمانەیان لە لای خەڵک نەهێشتووە. خەڵک هەرێمی کوردستان متمانەی بە حکوومەت هەرێمی کوردستان نەماوە. ئێوە قەناعەتی بۆ دروست بووە کە حکوومەت هەرێمی کوردستان تەنها کات دەکوژێ، تەنها چاواشەی خەڵک دەکە. گەر بیەوێ ڕێککەوێ داواکاریەکانی حکوومەتی ناوەند دیارە لە حکوومەت هەرێمی کوردستان چی دەوێت. تەسلیمکردنی نەوت ئەوە خاڵێکی دەستوریە، دەبێت حکوومەت هەرێمی کوردستان پێوە پابند بێ، بەڵام تا ئێستا ڕەزامەندیان نەداوە، تەنها ڕەزامەندیان لەسەر داهاتەکەی داوە. چاودێرێکی سیاسیش پێی وایە ئەوەی حکوومەتی هەرێم دەیکات لە ڕێگەی شاندەکانیەوە تەنها یاریکردنە بکات و هیچ کاتێک نیازی ڕێککەوتنی نەبووە. باوەڕیشی وایە حکوومەتی ناوەندی هێندە بیان و بە هەرێم دەگرێت، هێندە نیازی ڕێککەوتنی نییە. هەرێمی کوردستانیش بۆ ئەوەی هەمیشە بیرەنەتەوە یەکە و باسکردن لەوەی کە ئێمە لە بەردەم مەترسیان بەم ناو و بەم عینوانەوە خەڵکی هەرێمی کوردستان نەترسێنێ و دائیمەن ئەویش بە جۆرە لە جۆرەکان فشار لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروستەکات. حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند هەردووکیان کۆکن لەسەر ئەوەی کە ئەبێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم عەزاب و ناڕەحەتیە بچەژنکەی بینین. بۆیە نەشاندەکانی ئێرە دەسەڵاتێکی ئەو تۆیان هەیە و بە دەسەڵاتەوەشن، نە حکوومەتی عێراقیش بە نیەتی چارەسەرکردنە، چونکە ئەوەی کە لە حکوومەتی عێراق گوزەرێ بە تایبەتەن لە ئێستا پەیوەستە بە بابەتی بودجە. تا ئێستا ئاسۆیەکی ڕوون بۆ دەربازبوونی موچەخۆرانی هەرێم لەو ناڕەحەتەی تا ئێستا تێیدان نابینرێت، بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێم لە ڕادەستکردنی نەوت و داهات و خاڵە سنوورەکان ساردە و نیەتێکی جددی بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدادا نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.